باسی دزیەکەی خۆت ماوەستا ئەو ماوەستا کامەرە کاوەیەکێ خۆی 6,000 پاوەن هەر دیار نەماوە لە مزگەوتەکەیەوە کەس باسیەوە ناکات خۆت هاتووی لە ئەوروپا دانیشتووی خەڵک عینەکەی باشە بە خەڵگەڵی کافر و بە مەڵی کافر و بە وەڵی کافر تۆ لە خۆتەوە دێ بڕیارە دەی کافر هەزار جنەویدا خۆت و بینیوە خۆت یعنی دار شوێنێک بەڵ نەخۆشی دەرونی دەموچاو دیارە نەخۆشی دەرونی یعنی ئەتوانم خۆم بە ئارەزوی خۆم گاڵتە و پێ بکەم باشە منیش وەکو تۆ مسلمان هەر وەکو ئەو خەڵکەی چۆن وەکو تۆ بووی بەین پەلاماری هەموو کەسێکە دەی منیش وەکو تۆ مسلمان ئەتوانم پەلامارە بدەم بەڵام هەر بە جددی گەردنەوە ئازابێ مامۆستا لە نزیکەوە لەگەڵ کیا دانیشی هی دانیشتن نییە لە نزیکەوە لەگەڵ یا دانیشی ئەوە خەڵک تەکفیرەکە خەڵک باسی کوشتنەکە خۆ وەزانی لەسەر یەکەوەیە کە بتەوێت یعنی من بمەوێ ئەتوانم بە دادگای بدەم لەسەر ئەو قسەیە کە کردویت یاسای ئەوروپا قبول ناکات تۆ بێ بە ئارەزووی خۆت بکەویتە ناوینەوە باشە نتوانین بڵێ سەردەمێک کە خلافەت هەبێ ئەم یاسایە ئەتوانێت پەیڕۆ بکرێت ژەبێ قازیەک بێ نەک مەلایە تۆ بێنە لەکوێ مەلای تەواو کردووە کێ دەرزی تۆی داوە لەخۆتەوە چۆن ئەتوانی فتووا بدەیت لەخۆتەوە چۆن ئەتوانی خەڵک کافر بکەیت تۆ کێ یعنی بۆ یعنی هەر کەسە بە ئارەزوی خۆی بێوێ ڕایەکێشێ لە دینەکە باشە منیش بەیانی تۆ تەکفیر کەم چیت بێکرێت سیوا نابێت یعنی خۆ منیش دەتوانم بڕۆم 2 ساڵی بۆ دانێ وەکو تۆ هەموو شتەکان بخوێنمەوە هەموو شتەکانیش لەبەرکەم ئاەتەکان و حەدیسەکان هەموو لەبەرکەم هەر کەسێکم بووە تەکفیر یەکەم بەزەما بێ یعنی دین ڕێگادا وای لاتووە هەر کەسێک بێت بە ئارەزوی خۆی ئەم تەکفیرکە تۆ تەکفیرکە یاخی خۆت لێری یاخی کوردی یاخی خۆت لێری نەخۆشە نایمێن هەراوە پێ بڵێ شێتەکەی ئین بەریتانیا هەر بە جددیە تحلە دوعادەوە ئەوە تیوە بەردەگرێت هەموو کەسێکەوە هەر شێتەکەی بەریتانیا بێ بڵێن من 3 مانگی جەبێتی فەیسبووکم داخستووە باشە تۆ ڤیدیۆیەکی داناوە ئالا ئاساس من وتومە لەمی ئیسرائیل لا نابم تا تۆ فیسبووکەکەەوە من فەیسبووکەکە لەبەرەوە ئیسرائیل لەلام بر باشە تۆ خۆت فەیسبووکەکە لا نابی بە منەوە عالەم ئیسرائیل لابە فەیسبووکم لابر ئەنستەگرامم لابر یوتیوبەکەم هیچم تیان هێشت و 2 ڕۆژە خەریکم وا بزانم تەواوینم کردووە یعنی ئەوەی کە تۆ درۆەکەی من هەمووی هینەکەم بزانم درۆیەکی تر چی دەمێنێ بۆ ڕۆژێ ماکوانە ڕۆژێ مامۆستاکرێکارە ڕۆژە بەرزان ڕەمەزانە ڕۆژێ هەر ڕۆژێ بەشەرێک هەر کەسێک قسەیەکە تۆ یەڵێ ئەمە کافرە یعنی ئەم هەموو عالەمە کافر بوو نازانم میسان بڵێکی نەخۆش کاک هەڵمەت ئەمە 20 ساڵە شەڕ جنێو ئەدەم کفرەکەم قورعانە سووتێنم یەک دانەتان شتێکی من تا بڵاو کردەوە نەبوو ئەوەش کە بڵاو کراوەتەوە خۆم وتومە لە فەیسبووک و لە تیکتۆک و لە ئینە خۆم نووسیومە وتومە ئەمە منم ئاوام کردو بەگەر قسەکانی خۆمتان پێفرست بێتەوە ئێستا من مسلمانم تۆ ئەتەوێ بەڵگەڵ لە من پێیاکەی چی بووە چی نەبووە 50 ساڵی تری جین بی نازانی من چی ئەەکەم باشە کە من شتێک ناکەم خراپێ پێشتری شتێکینم نەکردووەکو بڵێ کارێکی خراپم کردبێت تۆ بێ بیکەی بە بەڵگەیەک و بڵێ ئەمە تا ئەمە ئەو کوڕەیە پێشتر هەرچیشم کردبێ بەیانی بێنێتەوە بە بەڵگە یەک جرتۆ بۆ لێیم چونکەوە سەردەمی جاهیلیەتم بوو ڕێک ئەو کوژم هەر بەو قسەیە لەو ڕۆژەوە بووم بە مسلمان هەرچی و هەیە بڵاوی کەرەوە هەر پرسیارێکی شوێ لە خۆم بیکە لە کەسی مەکە چونکە یەک نەفەر نییە من بناسێت بزانێت چی ئەەکەم چی ناکەم باشە ناسینەوە ناچیەکەم چی ناکەم هیچەکەم ئەو شتانە بەڵام شتێک ناکەم من لە ژیانما غەڵەت بێ هەر هەنگاوێکم نابێ ڕێک و پێک ناومە نەچوم کاری قۆڕ و شتی بێتام بکەم چونکە بە شتی بێتامە مەبوایە هەر زوو بڵاوتانە کردەوە هەر زوو بڵاوتانە کردەوە یعنی من لەو گەرمەی بێدینیمە ئەم هەموو مسلمانە دژی من بوو باشە شتێک نەبوو بڵاو بێتەوە ئێستا تۆ دەوێت لە سەردەمی مسلمان بوونی من ناشت بێنی بیدۆزیتەوە بابا یان پێوەڵم بڕۆ بۆ دکتۆری نەفسی پارەکەی هەرچی هەیە ڕێک دکتۆرەکە بڵێ تەلەفۆن قسەی لەگەڵ تۆز ئینگلیزی ئەزانم باشە قسەی لەگەڵاکەم ئەڵێم هەرچی تێچوو ئەم کوڕە هەبوو دەرمان و گەشتێکیش بۆ ساڵی جارێکیش بڕۆ بۆ گەشت پارەکەی سەرفەکەم بوو کاک بەرزان ڕەمەزان خەڵگەی ناسی کاکە کابرایەکە ڕۆژنامە نووسە خەڵگەی ناسی سەر لە شێواوی کوڕێکی گەنجبی بێ لە بەریتانیا هەر مانگێک لە کەم پێکاوی نازانم هەمیشە کێشەوە هەبێ شکاتەوە هەبێ جواب و نەبێ باشە خەڵک دوای تۆ هاتووە جنسیە وەرگرتو تۆ نەکەم باید نەخۆشی کاکی من باوەڕ بکە نەخۆشی یعنی تۆ گەنجێکی نەتوانی خۆت دروستکەی لە خانەوادەیەکی فەقیر هاتبیتە ئێرە نەتوانی خۆت دروستکەی هەر خەڵک نانەوە بۆ بێنە یەکێ هەنگوینەوە بۆ بنە دەکەی وەکو سوالکە یەکێ بۆ بابۆیش بکەوە ئێوارە نانێکی باش بداتە دۆڵمەیە کومە دروستکە زۆر لە کاتی تۆ نەگرم بە کورتی مامەستا کابرایەکی وەکو مامەستا ڕەمەزان
کاک بەرزان ڕەمەزان تۆ بۆ گرتیتەوە بڕەوە کاکە دوو بەریتانی کۆمە بەرێ بە مسلمان با مامۆستا بەرزان ڕەمەزانی دەستخۆشی لێ بکە با خەجاڵەت بکێشێ تەرێق بێتەوە بڵێ بەڕاستی من خراپم کرد لەگەڵام کوڕایان بوو بەڵام ئەم کابرایەت لە خۆیەوە بە ناوی پێغەمبەرەوە هەزار قسەکە بە ناوی خواوە قسەکە فتوا هەدا هەر وایە تر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە کاتی بانگەشەکردنە لە کاتی ژیانکردن فی سەبیلی ئەڵڵایە ئام شتانە توش نەبووە لە ئیمانەکە و بترسێ ئێستا تۆمانە توش بووە ئیدۆ دیارە لە سەدەکە ڕاستەکەی هیچ گوێ بە خەڵک مەیە و ئەم مەعمایانیش داخل مە بەبێ هیچ شێوەیەک چکە بەجددی تۆ 24 ساڵ بێباوەڕ بێمانەیە خەیان نەگرتی ئێستا موسڵمان بوویە خەتەگرن باشە کاکە هەر نەیەوێرە وایە زانی پۆلیسم وەی گرم ئەغ باقول لێ ئێستا موسڵمان بوو ئێستا خەتەگرێ دەبا زانی پۆلیسم وەی گرم ئێستا